بەشداربووانی ئەم خولە پێکاتون لە 20 کەس ئەم 20 کەسە بەشێکیان خۆبەخشن بەشێکیان کارمەندی ڕێکخراوەکانن و بەشێکیان لە حکوومەت فەرمانبەرن ئەم 20 کەسە ناوی تیمەکەیان تیمی وەڵامدانەوەی خێرای مرۆییە ئاماژە دروستکردنی ئەم تیمە ئەوە بوو کە لە کاتی ڕوودانی هەر کارەسات یاخود قەیرانێک ئەم تیمە بتوانن هاوکاری تیمەکانی تری حکوومەت بکەن بۆ ڕزگارکردنی گیانی هاوڵاتیان. بیرۆکەی دروستبوونی ئەم تیمە گەڕایەوە بۆ پێشنیار و ئەزمموی ئەڵمانیا دامەزراوەی TSW ئەڵمانی هەمان تیمیان هەیە لە ئەڵمانیا ئێمە ویستمان سوود لە هەمان ئەزمون وەربگرین چۆن لە کوردستان تیمێک دروست بکەین بەڵام لەگەڵ واقعی ئێمە بگونجێ نەک تەنها کۆپی پێستی ئەوان بکەین. ئەوە بوو بۆ ئەم تیمە دروست کرا بۆ ماوەی 3 هەفتە خولیان بینی هەفتەیەک خولی بەیسک و 2 هەفتە خولی پێشکەوتوو ئەمە کۆتایی ڕۆژی 2 هەفتەکەیە ئەم 20 کەسە ئێستا لە توانایاندا هەیە لە کاتی ڕوودانی ئاگرکەوتنەوە یاخود مەلەرزە یاخود لافاو بتوانن گیانی و خەڵکانە ڕزگارکردن کاکەونە مەترسیەوە. خۆناغی ئایندەمان ئەوەیە لە مانگی 2 و 3 ساڵی ئایندە هەمان تیم لە شاری سلێمانی و هەمان تیم لە شاری دۆک دروست دەکەن. دەوری دامەزراوی TSW لێرە ئەوە بووە مامۆستا و ڕاهێنەری تایبەتیان هێناوە بۆ پێگەاندنی کارمەندەکان و خۆبەخشەکان هەروەها ئۆتۆمبیلی تایبەتیان بۆ دابین کردووی نەگە کەلوپەلەکان بۆی لە کاتی ڕوودانی قەیران و کارەسات هەموو کەلوپەل لە بەردەست بێ واتە تەنها ڕاهێنان نەبێ کامانە بێ کەلوپەل بن. هەمان کەلوپەل بۆ شارەکانی دیکەش دابینەکەن پرۆژەیەکی هاوبەشی وەزارەتی ناوخۆ ناوەندی هاوبەشی مانجی قەیرانەکانە لەگەڵ دامەزراوی TSW ئەڵمان. ژمارەی هەر تیمێک 20 کەسە واتە 20 کەسە شاری هەولێر ئەم خولەی بینیوە وەکو وتم خۆبەخشن کارمەندی حکوومەتن کارمەند ڕێکخراوەکانن 20 کەسە سلێمانی 20 کەسە شاری دهۆک کۆی گشتیان 6 کەسە واتە لە هەر شارێک ئێمە تیمێکی 20 کەسیمان هەیە بە ناوی تیمی وەڵامدانەوەی خێرای مرۆیی ئۆتۆمبیل و کەلوپەلی تایبەتیان پێیە وەکو ئەبینن ئیشوکاری ئەمان ڕزگارکردنی گیانی هاوڵاتیانە لە کاتی مەلەرزە لە کاتی بەرزبوونەوە لە بەرزایی لە کاتی ئاگرکەوتنەوە واتە تیمێکە خولەکانیان بە شێوەیەکی نەزەری مەدانی بینیوە چۆن بە شێوەیەکی کارەکان ئەم تیمە لە چ کاتە سوودی لێ بینین کاتێک کە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە یا مەلەرزە ڕووەدا ئەم تیمە لە ئامادە باشیە ئەبن خولیان بینیوە لە ڕێگەی ناوەندی هاوبەشی مانجی قەیرانەکانەوە سوود لەم کەسانە ئەبینرێ پەیوەندیان پێوە ئەکرێت چەند کەسەوانە ئامادەن بێن بۆ کاری وەڵامدانەوە ڕەنگە لەو کاتێمە پێویستمان بەمانە هەر بیستیان حاضر نەبن یان پێویستمان بە هەر بیستیان نەبێ بەشێکیان ئامادە بن واتە ناوەندی هاوبەشی مانجی قەیرانەکان بەشێکی هەیە بە ناوی بەشی وەڵامدانەوەی خێرا لە چوارچێوەی بەڕێوەبەراتی وەڵامدانەوەی خێرا ئەم بەشە کارەکە لەسەر سەرپەرشتکردنی ئەمانە واتە ئێمە دوای ئەم دەورەیە ئەم 20 کەسە بەردەوامە بین ئەمانە سەرچاوی مرۆیین دوای خولەکە کۆتاییان پێ نایە بەڵکو بەردەوام لەگەڵ ئێمە لە کۆنتاکتە بن و ئێمە سوودەتوانەکانیان وەرەگرن.